پرسیارە ئەسڵەکەیش ئەوەیە کە ئەم بایکۆتکردنە کە من پێم وایە هەڵوێستە بەڵام هەڵوێستێکە هەڵوێستێکی جددیە یا هەڵوێستی ئەضعف الئیمانە من پێم وایە هەڵوێستی ئەضعف الئیمانە تۆ مەفروض وایە عقوبەی ئەو لایەنانە بدەیت عقوبە دانیش بەوە نییە کە نەڕێ بۆ هەڵبژاردن چونکە توکردن ناڕێ بۆ هەڵبژاردن ئەو دەنگی خۆی دێنێت خەڵکی خۆیە بات و دەنگەکانی خۆی دێنێت بۆیە بایکۆت من ڕێزێکی زۆرم بۆ ئەو خەڵکانە هەیە کە بایکۆتەکەن یان ترویج بۆ بایکۆتەکەن پێشم وایە بەشێکە لە وشارێکی سیاسی باڵا بەڵام بە بایکۆت چارەسەری ئەو مۆزوع ناکرێت یعنی بە بایکۆت باشترین ڕێگا ئەوەیە کە تۆ بیر لە بەدیلەکان بکەیتەوە بیر لەوە بکەیتەوە کە خەڵک ئەبێ حزوری هەبێت لەبری ئەوەی کە تۆ داوا لە خەڵک بکەیت لە ماڵی خۆی دەرنەچێت تۆ مەفروض وایە داوا لە خەڵکی بڕاتە سندوقان خەڵک هەوڵ بدات ڕێگانە درێ بەناوی ئەوە تەزویر بکرێت بەناوی کارتی ئەو بەکاربێنرێ بۆ تەزویرکردنەوەمانێت یعنی تۆ لە بری ئەمانە پەناتەنها بۆ بایکۆتکردن ببین پێم وایە بایکۆتکردنەکە قازانجێک بەو پرۆسەیە ناگەنێت بە پرۆسەی خۆجیاوازکردن لە یەکێتی و پارتی لە خۆجیاوازکردن لە دەسڵات یا خۆجیاوازکردن لە حزبە مهمەکان لە ساڵانێکی دوور و درێژی ینی دەسڵات لە کوردستاندا لە بری ئەم کارانە تۆ بێنی بڕۆی خۆت جیاوازکەیتەوە جارێکی تر تۆ وا ئەەکەیت کە چکە ئەو حزانێک کێشیان نییە لە ڕاستیدا لە بایکۆتکردنەکە بایکۆتەکە زیان لە دەسڵات نادا ئەگەر زیانی لە دەسڵاتدا من پێم خۆش بوو هەمومان بایکۆتی ئەوە بکەین هەمومان بووم بەسەوەی کە ئەوانەی کە لیستیان نییە ئەوانەی کە کاندیدیان نییە ئەوانەی کە ناڕازین لەم پرۆسەیە ئەوانە حزبە بچووکەکانیش پاتانە پای ئەوەی کە بایکۆت بکرێت تۆ بۆ من لە سلێمانیە بایکۆت بکەی بایکۆت نەکەی بێ 18 کەس بڕوات کە خەڵکێکی زۆر بایکۆت بکایە خەڵکە ناڕازیەکان و ڕەخشەگرەکان و با بڵێن خەڵکە جیاوازەکان لە ڕووی نەوەعێتەوە ئەوانە هەموو بایکۆت بکەن خەڵکی کێڕات تۆ ئەبێ 18 کەس بڕوات ئەو 18 کەس ڕوا کە بەدڵی ئەو لانەی مهمە لە هەولێری و لە دهۆک و لەوانش بامانشەوە لە دهۆکە تۆ ناڕازی بیت و وانە بیت یانزە کورسیەکە پارتی یانزە کورسیەکەی خۆی ئەنێرێ بۆ